Matematik grundvux delkurs 3 sidan 89. Blandade uppgifter. Fråga nummer 151. 9 plus 2 gånger 6. Prioriteringsregel. Jag har plus. Jag har gånger. Jag måste göra gånger först. Så jag skriver 9 plus 2 gånger 6 lika med 12. Och sedan 9 plus 12 lika med 21. B. Jag har dela med, jag har plus. Måste göra dela med först. 18 dela med 3 lika med 6. Plus 13. 6 plus 13 lika med 19. Fråga C. Jag har minus, jag har gånger. Jag måste göra gånger först, men eftersom minus är inom parentes, då måste jag göra inom parentes först. Betyder jag måste göra minus trots att minus ska man göra sist, men inom parentes föra gånger också. Så 11 minus 4 lika med 7. Sedan 7 gånger 7 lika med 49. 24 delar med 6 plus 2 inom parentes först. Så jag måste skriva 24 delar med 6 plus 2, 8. Sedan 24 delar med 8 lika med 3. Svaret är 3. 152. Harald är x år. Linnea är 2 år äldre än Harald. Teckna ett uttryck. Bara teckna uttryck. Tanya benusa. Shikarmaka. Hitsmaka. Tanya uttrycka kay benusa. Denusam Harald. Aha. X år. Harald lika med x år. Chunka Linnea 2 år äldre dusal gauretra kawata Linnea lika med x plus 2. Här awanda. Kawata nusim x plus 2. B. Hampus är dubbelt så gammal som Harald. Teckna uttryck för Hampus. Hampus lika med 2 gånger x. Betyder 2x. Bara så. Precis du pensar, se vilka 2 uttryck är lika med hälften av x. Kama lawana, du lawana, yek, du, se, tsar, pens. 6 uttryck här. Duyan, manayan, awaya, dakana, niwa x. Kama yan dakata hälften av x, awa. Tsunka x davas du, daka new x, och harwaha awash 0,5x. Wata new x audua. Precis du pensar så här, beräkna värdet av uttrycket 7x plus 3 agar hatu x dubu. Uttrycka kay danu smawa pesh hamushtag haft zarandu ko se. Haft zardu dakata tsarda ko se yaksana ba hafda. Walamaka hafda. Awa persiari A. Adi persiari B. Haman uttrycka 7x plus C. Walam au zaray xaka
ناکاتە 2 دەکاتە شتەشکە دەکاتە 5 کاتە دەنووسن گۆنگە فێم پلوسترێ 7 جاران 5 35 پلوسترێ 35 لەگەڵ 3 دیکەمێ درێتی 8 ئەوە وەڵامەکەیە. پرسیاری 155 hur många rutor är det i figur 4 لە فیگور 1 ڕوتەم هەیە لە فیگور 2 4 زیاد بووە بە هەمووی بوویتە 5 لە فیگوری 3 دیسان 4 زیاد دەبی 5 و 4 9 لە فیگور 3 لە فیگور 4 دیسان 4 زیاد دەبی لەگەڵ 9یەکەی واتە 9 پلوس 4 دەبی چەند ڕوتم هەبی دەبی 13 دانەم هەبی هەموو جارێ 4 زیاد دەبی. لە فیگور 5 چەندە دیسان ئەو 13ی دەینم 4 لۆ زیاد دەکەم کەواتە لە فیگور 5 ئەمن دەبی 17 دانەم هەبی کەواتە فیگور 1 یەکسانە بە 1 فیگور 2 یەکسانە بە 5 فیگور 3 یەکسانە بە 9 4 زیاد بوو فیگور 4 یەکسانە بە دیسان 4 زیاد دەبی 13 فیگوری 5ەم دیسان 4 زیاد دەبی 17 فیگوری 6ەم دیسان 4 زیاد دەبی لەو ئەو 17 دەکا 21 فیگوری 7ەم بۆ وێنە یەکسانە بە دیسان 4 زیاد کەم 25 و هەتا دوایی ئەوجە دوای ئەمنەگە فیگورەکانم نووسی هەرچی فیگورەکەم لێ بپرسن لێرە دەتوانم وەڵام بدەمەوە فیگور 4 بی فیگور 6 بی فیگور 8 بی ئەمن هەموویانم ئامادە کردیە لێرە تەنیا ئەو وەڵامە لەگەڵ ئەو وەڵامەی بەکەلک دێ بەڵام جارەشکە ڕەنگە فیگور 7یان بووێ یان 5یان بووە یان 10یان بووێ بەو شێوەیە ئەمن وەڵامەکەی دەنووسم 2 وەڵام 13 و 21. 156 vilket tal saknas 3 بوویتە 10 7 لۆ زیاد بووە 10 بوویتە 17 دیسان 7 زیاد بووە 17 دیسان 7 لۆ زیاد بکە دەبیتە چەند لێرە دەنووسی 7 و 17 دەکا 24 ئەوجە ئەو 24 ئەگەر 7 زیادکەین دەکا 31 31 7 زیادکەین دەکا 38 کاتە ئەوها هەموو جارێ هەتا دێ 7 زیاد دەبی 157 är 7x plus 10 lika med 45 ett algebraiskt uttryck یان ئێکڤەشون ئایا ئەوە ئێکڤەشونە هاوکێشەیە یان ئوتریکە یان بڕی جەبریە چونکە لیکەمێ هەیە ئێکڤەشونە ئەگەر لیکەمێم دیت ئێکڤەشونە ئەگەر نەمدیت ئوتریکە ئوتریک لیکەمێ نییە ئێکڤەشون لیکەمێ هەیە لای ڕاست و لای چەپ هەیە پاشان دەنووسین بڕێکنە x لای چەپ xم هەیە ئەو دەیە باش نییە لە لای چەپ هەبی دەیەکەی لا دەبەم هەردوو لای مینوس دەی دەکەم لە لای چەپ تەنیا مایەوە 7x لۆ چونکە پلوس دە مینوس دە سفر لە لای ڕاست 45 مینوس دە کردیا 35 ئەوجە هەردوو لای هاوکێشەکەدا بەشی 7 دەکەم x یەکسانە بە 5 ئەوە وەڵامەکەیە. پرسیاری 158 hur många kulor är det i varje påse om det är lika många ئەو شەیە گرنگە lika många واتە ئەو کەلایانەی لە تورەگەی یەکەم هەیە هەمان کەلایەکە لە تورەگەی دووەم هەیە ئێرە و ئێرە چونکە نووسرایە هەردووچی نووسرایە x کاتە ئەمن دەچم دەینم نووسرایە تێکنە ئێکڤەشون واتە ئێکڤەشونەکەی بنووسە پاشان شیکاری بکە لۆس کاتە ئەمن تەمەشای وێنەکەی دەکەم و دەنووسم لێرە x
کۆ ئێکس کۆ یەک یەکسانە بە 3 6 9 10 11 کەواتە ئێکس کۆ ئێکس کۆ یەک یەکسانە بە 11 ئێکس لەگەڵ ئێکس چونکە لێرە یەکە دەکاتە 2 دانە ئێکس پلوس ئێت لیکەمێ ئێلڤە ئەو پلوس ئێتەی لا دەبەم لە لای ئێکسەکەی لە هەردوو لای مینوس ئێت لای چەپ مایەوە تەنیا بۆ ئێکس چونکە پلوس ئێت مینوس ئێت سفر لە لای ڕاست مایەوە 11 یەکی لێ بڕوا 10 هەردوو لای دابەشی 2 دەکەم ئێکس لیکەمێ 5 کەواتە لە هەر تورەگەی 5 کولور هەیە 5 کەلا هەیە بابزانم ڕاستە ئەگەر لێرە 5 هەبوو لێرەش 5 هەبوو ئەوە 10 کۆی بکەمەوە لەگەڵ 1 دەکا 11 لێرەش 11 هەبوو کەواتە ڕاستە لۆس ئێکڤەشونەنە پرسیاری 159 ئەو ئێکڤەشونە لە لای چەپ ئیم هەیە کەواتە ئەو مینوس 19ی دەبی لابم لە هەردوو لای ئێکڤەشونەکەی پلوس 19ی دانێم لە لای چەپ مینوس 19 پلوس 19 بووە سفر تەنیا مایەوە ئۆتۆئی لە لای ڕاست مایەوە 29 کۆ دەکەمەوە لەگەڵ 19ی 9 9 2 1 3 1 4 ئەوجا ئێستا هەردوو لای هاوکێشەکە دێلەمێ ئۆتا ئی لیکەمێ 6 چونکە 48 بەش 8 لیکەمێ 6 تەواو هاوکێشەکەم شیکار کرد 159 بێ سێتە دێلەمێ 6 پلوس شو خۆی لیکەمێ 35 لە لای چەپ ئەو 27ەم هەیە دەبی لەوێ نەمینێ هەردوو لای مینوس شوگ و خۆی دەکەم پلوس شوگ و خۆی مینوس شوگ و خۆی 0 تەنیا مایەوە سێتە دێلەمێ 6 لیکەمێ 35 27 لێ بڕوا 15 7 لێ بڕوا 8 و 2 لێ بڕوا 0 ئێستا چونکە ئەمن بە خۆم سێتایەکە دێلەمێ 6 ئەمن پێچەوانەکەی دەکەم گۆنگەر 6 هەردوو لە 6 لەگەڵ 6 دەبیتە 1 تەنیا دەمینێ سێتە 8 جاران 6 48 تەواو پرسیاری 3 لە لای ڕاست ئێکسەکە هەیە ئەو 25ی دەبی لا بەم لێرە هەردوو لا پلوس شوگ و فێم لیکەمێ ئێلڤە پلوس شوگ و فێم یەکسانە بە 36 فیرە ئێکس دەمینێتەوە مینوس شوگ و فێم پلوس شوگ و فێم لیکەمێ 0 ئێستا چونکە 4 لە تەنیشت ئێکسیە هەردوو لای دابەشی 4 دەکەم هەتا ئێکس 1 ئێکس ببینێتەوە ئێکس لیکەمێ 36 دابەش 4 یەکسانە بە 9 تەواو ئێکس لیکەمێ 9 160 لێرە ئێکسم هەیە لە هەردوو لای تۆزێک زەحمەتە ئێکسە گچکەکە 2 ئێکسە لای دەبەم دەیبەمە لای ئێکسە گەورەکە کەواتە پێش هەموو شتەچی مینوس 2 ئێکس لە هەردوو لای لیکەمێ لە لای چەپ فێمتۆن هەیتم
9x minus 2x lika med 7x. لە لای ڕاست 29 هەیە پلوس 2 minus 2x 0. ئەو جا ئێستا ئەو 15 دەبی لابم لە تەنیشت ئێکسەکەی پلوس 15 مینوس فێمتۆن لە هەردوو لای. پلوس فێمتۆن مینوس فێمتۆن 0 خوی ئێکس بە تەنیا مایەوە 29 15 لێ بڕوە لە لای ڕاست یەکسانە بە 4. ئەو جا ئێستا هەردوو لای دابەشی 7 دەکەم ئێکس یەکسانە بە 2. تەواو. پرسیاری B لێرە ئی لێرەش ئی کامە ئی گچکەیە سێەکە گچکەیە کەواتە دەنووسم مینوس 3ئی مینوس 3ئی مینوس 3ئی پلوس 3ئی 0 تەنیا مایەوە 11. لێرە لە لای ڕاست 8 سێ لێ بڕوە 5 دانە ئی مینوس فیوتۆن. نابی ئەمن ئەو 4 هەبی لە تەنیشت ئی کاتە هەردوو لای پلوس فیوتۆن. یازدە کۆ 4 یەکسانە بە 25 5 ئی مینوس 4 پلوس 4 0 هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 5 دەکەم ئی یەکسانە بە 5. تەواو شیکارەکەم کرد. پرسیاری سێ 5 سێتا 2 سێتا 2 سێتایەکە گچکەیە کاتە لێرە دەنووسم مینوس 2 سێتا لێرەش دەنووسم مینوس 2 سێتا. 5 سێتا 2 سێتای لێ بڕوا یەکسانە بە 3 دانە سێتا مینوس 11 مینوس 11 2 سێتا مینوس 2 سێتا 0 تەنیا مایەوە 10. ئەو جا ئەو 11 لێرە لا دەبم پلوس 11 مینوس 11 پلوس 11 0 تەنیا مایەوە 3 سێتا لە چەپ لە ڕاستیش 10 کۆ 11 یەکسانە بە 21. ئێستا هەردوو لای دابەشی 3 دەکەم 3 تا یەکسانە بە 7. تەواو. 361 Vilket av uttrycken stämmer med vad Nicole tänker. Nicole دەرێ ئەمن تێنکەر ئەمن بیر دەکەمەوە لە ژمارەیەک بیر لە ژمارەیەک دەکەمەوە ژمارەکە ناوی ئێکسە. ئەو ژمارەی دەینم لێ چی دەدەم مولتیپلیسێرەی دەکەم گۆنگەری دەکەم لەگەڵ 4 کاتە ژمارەکە ئێکسە گۆنگەری 4 دەکەم. ئۆک پاشان چ دەکەم ئەدێرە ڕواتە کۆی دەکەمەوە لەگەڵ 5 کاتە ئەوها دەنووسرێ ئوتریکەکە. ئەو جا هەندێک کەس ئوتریکەکەی ئەوها دەنووسن لە زیاتی بنووسن ئێکس گۆنگەر 4 دەنووسن 4x پلوس فێم چ ئەوها بنووسم ڕاستە کامە لەوانە ئەوهایە ئەو ئوتریکە مینوسە ئەوە هەڵەیە ئەو ئوتریکە دابەشە ئەوە هەڵەیە ئەو ئوتریکە 4x پلوس فێم ئەوە ڕاستە ئەو ئوتریکە هەڵەیە چونکە 5x نییە 4 دانە ئێکسە کاتە ئەوە ڕاستە. کاتێکی خۆش.